لا دەڤەری باڵەکایەتی و لە گوندی گوندەژۆر سەربەناحی حاجی ئۆمەران لە قەزای چۆمان شەڕ لە نێوان حزبێکی ڕۆژهەڵاتی کوردستان و دانیشتوانی گوندێک دروستەبێت و بەهۆیەوە دوو کەس لە خەڵکی گوندەکە دەکوژرێن و دوو کەسی دیکەش بریندار دەبن. پەیامنێری پەیام ئەوەشی گواستەوە دوای دروستبوونی دەمەقاڵەیە لەگەڵ چەند گەنجێکی ناوچەی باڵەکایەتی پێشمەرگەکانی کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران دەستڕێژی گولە لە خەڵکی گوندەکە دەکەن و دوو کەسیان دەکوژن و دوانی دیکەش بریندار دەکەن کە هەر چواریان بران و ئەندامی یەکخێزانن. یەکێکیان ئەندامی کۆمیتەی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەوەشی گواستەوە هەردوای ڕووداوەکە هاوڵاتیانی ناوچەکە هەڵیان کوتاوەتە سەر بارەگاکانی ئەو پارتە سیاسیانە و بەشێکی زۆری بارەگاکانیان سووتاندون کە لە گوندەکەەوە نزیکن. کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران حزبێکی سیاسی چەپی ڕۆژهەڵاتی کوردستانە و یەکێکە لەو پارتانەی ماوەیە کە خەباتی چەکداری بردووەتە شاخ و لا بناری هەڵگورت بارەگایان هەیە. بەنسبەتی ئەو کێشەی کە ئەو ڕێوارێ سعات 6 بووە ئەو جەماعەتی کۆمەڵی کە بووینە بارگرانی لۆ منتیقەی باڵەکایەتی بە تایبەتی لۆ سنووری قەزای چۆمان گوندەکانی گوندەژۆر و ئەوانە بەعامی گوندشینەکان لیان بێزار بووینە کۆچەریەکان بەشی هەرە زۆری بەو چلەی هاوینێ هەموو لە پێناوی ئەو کۆمەڵی بووکە هات نەخوارێ. ئێستا بەو ئێوارەی ئەوانە کە چوینە گوندی خۆیان ژێری خۆیان باو باپیری خۆیان کە گوایە هەندێک ئەسپینداریان بڕینە کاکە ئەسپینداران لۆ ئەبڕن لۆ نابڕن کە کێشەکە دروست بە و تەقەیان لێ کردین ئەوانیش بێچەک بووینە. دوو برا شەهید بووینە و دوو براشیان بریندار بووینە بەو ئێوارەی هەموو سەبەبەکەی ئەو جەماعەتی کۆمەڵە و دموکراتی نەکە لە منتیقەیما ئاژاوایکی گەورەیان ئەوە ناوە ئەوجا تۆبارانی منتیقەی و دەرکردنی کۆچەریەکان و گوندەکان ژیانیان نەمایە و ئەوانی شیناییان کردیە ژیانیان نەمایە و هەتا گەیە نەتیجەی ئەوانە کە هاتینە لەوێن دەرێ ئەوە فەرموو دوو کەسی باڵەکایەتیشیان شەهید کرد بە هیچ و خۆڕایی و لە خۆڕایان وا شەهید کردن. بەڵێ بریندارەکان یەکیان خراپە ڕەوانی هەولێریان کردی ئێکیان باشە هەر لە چۆمانە. وڵا داواکاریمان لە حکومەتی هەرێم هەیە ئێوە گەیە نەتیجەی بنبڕ کرایانی حکومەتی هەرێمە گەر بەوەیەوە هەڵنەستیتن ئەگەر ئەو جاوانەبی دەبی خەڵکە منتیقەی چۆلکە ینی بالۆوان ببینێتەوە و خەڵکە بێ وەچی زمانی حکومەتی بێ بچیتە خواری لە خۆ ئەردوگایانە و منتیقەی لەوان بەجێ بێڵیتە هەر واشی لێدێ ئەگەر حکومەت ئەو هیمەتەی نەکاتن ئەوانە لەو سنوورانە هەلا نەبا ئەو بارەگانە نەپێسنەوە خەڵکە بەجێ دێڵیتن خەڵکە ئەڕۆواز لێدینی تو بەجێ دێڵی لۆوە.